وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، وتاری ئەمجارەمان لە زنجیرە باسی یاددا وەکو تەواوکەری وتاری ڕابردوو لە ژمارە 5 زنجیرە باسی یاددا لە ئاڵلقەی 5دا باسی مرۆڤە دەمامکدارەکان دەکەین. ئیسلامی ئێمە ئیسلام کە شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ هەر یەکێک لە ئێمە هیچ نیعمەتێک لە نیعمەتی ئیمان و ئیسلام گەورەتر نییە لەسەرمان. ئەوەمان نیشان دەدا ئیسلام ئەوە فێری مرۆڤەکان دەکا، فێری ئیمانداران دەکا کە یەکڕوو بن، کە ڕووی ڕاستەقینەی خۆیان بەردەوام ئاشکرا بێ. بۆچی ئیسلام ئەوەندە گرنگی داوە بەوەی کەوا مرۆڤ یەکڕوو بێ، دووڕوو نەبێ، ئیمانداری بە حەق بێ و منافق نەبێ، خۆی نەخەڵەتێنێ؟ چونکە یەکەم شتێک کە ئینسان لە دەمامکداری و ماسکداریدا زەرەری لێ دەکا خۆیەتی، فێڵ لە خۆی دەکا، بەردەوام دەروونێکی نەئارامی هەیە. و پاشان کۆمەڵگا فەوتاوی دەستی ئەو کەسانەیە کەوا دووڕوون، کەوا ماسکدارن، هەرچی شێواوی کۆمەڵگایە. ئەوانەی کۆمەڵگا دواکەوتوەکانن لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری ئابووریدا، لە بواری سیاسی و ڕامیاریدا، لە بواری حکومڕانی وڵاتدا، هەموو ئەو وڵاتانن کە خەڵکەکانی بە زۆری دەمامکدارن، واتە ڕووی ڕاستەقینەی خۆیان شاردۆتەوە، بە دیوێکی ترا خۆیان نیشان دەدەن، بە شێوەیەکی تر ڕەفتار دەکەن. بۆیە ئیسلامی ئێمە بەردەوام هانمان دەدا و لەسەر ئەوە ڕامان دێنێ و پەروەردەمان دەکا کە یەک ڕوومان هەبێ، کە بەویستی خوای پەروەردگار ماسکێک نەبەستین، فێڵ لە خۆمان نەکەین. مرۆڤی ماسکدار، دەمامکدار، دووڕوو خۆی دەخەڵەتێنێ، دنیایەکی پڕ لە ناڕەحەتی و نائارامی و دڵەڕاوچە دەباتە سەر، خۆی لە خودی خۆی ڕازی نییە، بەردەوامیش لە دڵڕاوچە و مەترسی ئەوەدایە بەرامبەرەکانی پێی بزانن و بزانن ئەو کەسە نییە. و بەلەوەها بۆ قیامەتیش، لە قیامەتە مرۆڤی دەمامکدار و دووڕوو ماڵوێرانە. پەروەردگار دەفەرمێ الذي ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر. لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 264دا باسی دووڕووەکان دەکا، باسی مرۆڤە دەمامکدارەکان دەکا. دەفەرمێ الذي ينفق ماله رئاء الناس، ماڵەکەی دەبەخشێ، ينفق و بەردەوامیش دەبەخشێ، یعنی کەسێکی بەخشندەیە لە بەرچاوی خەڵکە. ئەو پارەی بەڕەنجی شانیش پەیدا کردووە، بەڕەنجی شان پەیدا کردووە، دەشی خاتە دەمی خەڵکەوە، واتە خەڵکێک ئیستیفادەی لێ کرد و لە دەمی خۆی و ماڵ و منداڵی گرتەوە. بەڵام گرفتەکە لەکوێدایە؟ لا يؤمن بالله، ئیمانی بە ئەڵڵا نییە سوبحانەه وتەعالە، ئیمانی وان نییە کە ئەم پارە و پۆڵ و سەرۆت و سامانە ئەمە فەزلی خوایە. وتاری دوێنێ باسی ئەوەمان کرد لە ئاڵلقەی 4 زنجیرە باسی یاددا، کەسێک کە دەوڵەمەندە ئەگەر تەنها دەڵی کەسابەتم کردو هەوڵم داوە، ئەو بەشێکی خۆت کە ئەوەشیان هی خوایە، چووکە خودای پەروەردگارە تۆی دەوڵەمەند هاتووە جەستەی ساخ کردووی، جەستەی بەهێز کردووی، زیرەکی پێبەخشیوی، عەقڵی پێبەخشیوی، حورمەت و متمانی ناو بازاڕی پێبەخشیوی، بارودۆخ و ئەمنیەتی وڵاتی بۆ لەبار کردووی، شەڕ و شۆڵ و جەنگ و ئاوارەی و کاولکاری لە وڵاتەکەتدا نییە و سەرۆتەکە لەدەستدەی، دڵی خەڵکی بۆ نەرم کردووی بە متمانەوە بێن شتل لێ بکڕن. زیرەکی ئەوەی پێبەخشیوی لە چ بازاڕێکا کار دەکەی، لە چ شوێنەکە کار دەکەی، چ شتێک دێنی و ئاڵ و گۆڕی پێدەکەی کە سوودت پێ بگەیەنێ و تووشی زەرەر نەبی، بۆ خۆی بە گەورەی خۆی لە زەرەر و لە بەڵاو لە موسیبەت و لە سووتان و لە دزی و لە تاڵان تۆی پاراستووە. ئەمانەی هەموو پێبەخشیوی. و پاشان ئەوە کە بازاڕی کاری بۆ کردویتەوە، یعنی بۆ نمونە ئەگەر خەڵک فەقیر و هەژار و بێموچە و نەدار بن، بازاڕی تۆ گەرم نابێ. خوای پەروەردگار خەڵکانی هەمووی بوژاندۆتەوە، گیرفان و باخەڵی گەرم کردوون، موچیان وەرگرتووە، داهاتیان باشە، بۆەوەی تۆی دەوڵەمەند کار و کەسابەتت باش بێ. ئەگە خەڵکیی لە دەستانە بێت چی لێ دەکڕدرێ؟ ئەمانە هەمووی خوا بۆی کردووی کەچی پەروەردگار دەفەرمێ پارەیەکی زۆریش دەبەخشێ، ينفق بەبەردەوامی، بەڵام لا يؤمن بالله، ئیمانی بە ئەڵڵا نییە و ئەزانێ ئەمە هی خۆیەتی.
واليوم الآخر بڕوای بە پاداشتی خواژ نییە. پاداشتی ئەو تەنها دنیایە کە خەڵک پێی بڵێ بەڕاستی مرۆڤێکی بەخشندەیە، بەڕاستی سەخی تەبیعەتە، بەڕاستی دەست و دڵواڵایە. لە دنیادا ئەوەی تۆ چاوەڕێت دەکرد خوای پەروەردگار ئەلعەدلە، خوای پەروەردگار مسقالە زەڕە کەمتر هەوەی وجودی هەبێ لە گردونە بە ئەندازەی ئەو گەردە بچووکە و گەردی لە بچووکە ستەم لە هیچ کەسێک ناکە. ئەو کەسە خۆی نەویست، خۆی قیامەتی نەویست، بڕوای بە پاداشتی خوا نەبوو، بڕوای بە ئەڵڵا نەبوو سوبحانەه وتەعالا. خوای گەورەش لە دنیادا پاداشتەکەی ئەداتەوە، بە ئاواتی خۆی دەگا، خەڵک مەرحی دەکا، ستایشی دەکا، لەوە چێ مێژوش ناوی باش بنووسێتەوە. بەڵام لە قیامەتە هیچی پێ نییە، چونکە نە بڕوای بەخوا بوو، نە بڕوای بە پاداشتی خوا بوو. دەی هەموو خەڵکی سەر زەوی مەدحت بکە، لە دوای مردنەوە کە چوویتە قیامەت تۆ لە بەهەشت مەحروم بی، ئەو هەموو خێر و چاکەیە کەسێکی تر هەر وەک تۆ کردوێتی. بەڵام چاوی تەنها لە ڕەزامەندی خوا بۆ توێتی خوایە هەمووی هی تۆیە، خوایە بۆ قیامەتم خەزێنەی قیامەتم بانقی حیسابی قیامەتم پڕگا. ئەم دوانایە ئەویان پێی چۆ بەهەشت، ئەوەشیان چۆ جەهەنەم. چاولێ دەمامکدارەکە دووڕوەکە کە بە حیساب خۆشی وانی شانداوە من لەبەر خوا کار دەکەم، بەڵام خوا دەفەرمێت لە ناخەوە بڕوای بەخوا نەبوو، بڕوای بە پاداشتی خوا نەبوو، خۆی خەڵەتان یەکەم زەربەی گەورە لە خۆیدا، متمانەی بە خۆی نەهێشت، خۆی مەحروم کرد لە بەهەشت و پاداشتی خوای پەروەردگار. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ یوڕاؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا. مرۆڤە دەمامکدارە دووڕوەکان بەردەوام ڕووپامایی خەڵک دەکەن، بەردەوام چاویان لەسەر خەڵکە. ئەگەر لە ناو خەڵکا بن زیکری خوا دەکەن، بەڵام ئەگەر لە ناو خەڵکانە بن زیکری خوا ناکەن، یادی خوا ناکەن. وەکو قورئان لە سوورەتی ئەلماعون دەفەرمێ فەوەیل للمصلین الذین هم عن صلاتهم ساهون الذین هم یراؤون. ناڕەحەتی و ئازاری بە ئێشی دۆزەخ بۆ ئەو کەسانەیە، بەدبەختی و دڵناڕەحەتی دنیا بۆ ئەو کەسانەیە، ویژدان نائارامی بۆ ئەو کەسانەیە کە نوێژ دەکەن بەڵام عن صلاتهم ساهون، لە نوێژەکانیان بێئاگان، یعنی نوێژەکانیان بەس ئەوەیە دەکەن. زۆرێک لە زانایانی ئەهلی تەفسیر فەرمویانە ئەمە مەبەستی ئاەتەکە لەو کەسانەیە ئەگەر چاوی لە خەڵک بێ، کۆڕ و مەجلیسەکە قەڵەباڵغ بێ و خەڵک بیبینێ، هەڵدەستێ نوێژی جەماعەت دەکا، زیکر دەکا، دەپاڕێتەوە بۆ ئەوی سەرنجی خەڵک بەلای خۆی داڕاکێشێ. ئەگەر چۆ ماڵە و کەس ئاگای لێ نەبوو، ئەگەر زانی چاوی کامێرای لەسەر نییە و کەسی بەدەورەوە نییە، یەک نوێژیش ناکا لە ماڵەوە، کەواتە یوڕاؤون الناس، هەموو کارەکانی بۆ خوایە. سەیری وردی قورئان کەن بەڕێزان، لە مانگی قورئاندا، مانگی ڕەمەزان مانگی قورئانی پڕبەرەکەت و بەخششە. لەسەر وشە بە وشەی بوەستن، ڕۆژانە زۆرترین کاتان بە قورئان ببەخشن. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ الذین هم عن صلاتهم، لە نوێژەکانیان بێئاگان، واتە ئەو نوێژەی کە دەیکەن بێئاگان لە ئەوەی کە ئەمە فەرمانی خوایە، ئەمە پاداشتی خوای لەسەرە، ئەگەر نەیکەی عقوبەی خوای لەسەرە، هەڕەشەی توندی قورئانی لەسەرە، هەڕەشەی توندی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبارەوە هاتووە، ئەوانە نازانن، بێئاگان. یوڕاؤون الناس، بەس چاویان خەڵک دەبینێ. عەرزم کردن ئەگەر لە ناو قەڵەباڵغی و کۆڕ و کۆمەڵێکا بن، نوێژێکی زۆر باش دەکەن. خەڵک ئەڵێ وەڵڵا برا بینیمە بە فڵان کەس نوێژ خوێنە، شاهیدی خەڵکت بۆ درا، بەڵام ئەو کاتێک کە چوویتەوە بۆ ماڵەوە کەسل لەلا نەبوو، هیچ کەس نەیبینی، بە خەیاڵتانایە و نوێژەکە ناکەی. ئەوە تەنها نوێژەکە لەبەر چاوی خەڵک بوو، لە نوێژەکانیان بێئاگان. پەروەردگار نەیفەرموو فی صەلاتیهم ساهون، نەیفەرموو لە ناو نوێژەکانیاندا بێئاگان. ئەگە وا بووایە بەخوای هیچێکمان دەرنەدەچوین. فی صەلاتیهم ساهون لەگەڵ عن صەلاتیهم ساهون ئەوەیە، جیاوازیان ئەوەیە، فی صەلاتیهم یعنی لە ناو نوێژەکەیاندا جار هەیە تووشی هەڵە دەبن، تووشی بێئاگایی دەبن. هەر یەشێک لە ئێمە زۆر جار لێمان تێک چووە چەند ڕکاتت کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قیاسی ئەو ناکرێ بە ئێمە، پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان نوێژی نیوەڕۆ بووە، یان لە فەرمودەدا لە فەرمێ نوێژی عەسر بوو، لە زیاتی 4 ڕکات 2 ڕکاتی کرد. کاتێک کە 2 ڕکاتەکەی کرد و تەحیاتی خوێند و سەلامی دایەوە، ڕووی کردەوە هاوڵان بۆ تەسبیحات دانیشێ. لەو کاتەدا یەکێک لە هاوڵان بە ناوی ذولیەدەین، واتە خاوەن دوو دەست، دیارە دەستی لە خەڵکی درێژتر بوون، بەوە ناسراوە.
بۆتە لە قەبێک بووی پەنجەکانی دەستەکانی باڵەکانی لە خەڵکی درێژتر بوون بەو ناوە ناسرا بۆ عەرزی کردی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا نوێژ لە 4 ڕکاتەوە بوو بە 2 ڕکات و کورت کرایەوە لە سەرمان لەمە دوام نوێژی نیۆڕۆ یان عەسر لە زیاتی 4 ڕکات 2 ڕکات بکەین یان لە بیرت چوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هیچیان نەبوو نوێژێکی تەواوم بۆ کردن نوێژ لە 4 ڕکاتەوە کورت نەکراوەتەوە بۆ 2 ڕکات و لە یادیشم نەچوو لە بیرم نەچووە وتی باڵێ وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ 2 ڕکاتت کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەحابەکانی فەرموو بە هاوڵانی دەوروبەر و مزگەوت و ئامادەبوانی نوێژی جەماعەتەکە فەرمووی زولیەدەین ڕاست دەکا یان ئەو بە خەیاڵی خۆی وایە وتیان وەڵڵا قوربان ڕاست دەکا جەنابت 2 ڕکاتت کرد و سەلامت دایەوە فەرمووی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەستنەوە هەر هەستاو بە بێدەنگی خێرا الله ئەکبەری کرد و 2 ڕکاتی تری کرد و تەحیاتی خوێند واتە نەچوو لە ئەوڵەوە نوێژەکە بکاتەوە 2 ڕکاتی تری تەواو کرد کردی بە 4 تەحیاتی خوێن پێش سەلامدانەوە 2 سوزدەی سەهوی برد و سەلامی دایەوە ئەمەی فێری ئێمە کرد کە بەم شێوەیە سوزدەی سەهو هەیە کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوانەیە لە ناو نوێژە بەهۆی حاڵەتێکی ئیمانی زۆر بەهێز کە بەسەری داهاتووە لەو کاتەدا یاخود بیرکردنەوە لە بابەتێکی کاروباری زۆر گرنگی موسڵمانان و دینی ئیسلام خەیاڵی ڕۆیشت پێ بۆ شوێنێک و 2 ڕکاتی کردبێ وەکو خەیاڵی ئێمە نەبووە لە ناو نوێژە بیر لە کاروباری دنیا بکاتەوە بیر لە بازاڕ و پەیداکردنی پارە و بژێوی ژیانی ماڵ و منداڵ بکاتەوە خەیاڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕۆیشتووە بۆ ئەوەیان نەبووە بەڵێ خوای گەورە نەیفەرموو فی صەلاتیهم ساهون وەیل بۆ ئەو کەسانەی لە ناو نوێژەکانیاندا تووشی بێ ئاگایی دەبن ئەو کاتە کەسمان دەرنەدەچوو بەڵام فەرمووی عن صەلاتیهم بێ ئاگان لە پەیامی نوێژ وەکو لە پێشەوە باسی دڵڕاگرتنی هەتیوان و بێباوکان و یارمەتیدانی هەژاران و نەداران دەکات لە ئاەتەکانی پێشووی سوڕەتی ئەلماعوندا یعنی ئەم نوێژە هیچ بەزەیەکی لە دڵا دروست نەکردوون 5 فەرزە لە مزگەوتە عومرە دەکات نوێژی سونەت دەکات بەڵام عن صەلاتیهم ساهون بێ ئاگا لێ هیچ ڕەفتارێکی جوانی تیا دروست نەکردو ئەم نوێژە دڵێکی بە بەزەیی تیا دروست نەکردووە دڵێکی میهرەبانی تیا دروست نەکردووە دەفەرمێ یوڕاؤون بەردەوام چاوی لەوەیە خەڵک مەدحی بکە وەکو باسمان کرد ئەگەر خەڵک چاوی لێی نەبێ وەڵڵا هەر ئامادەیە نوێژەکەشی نەکا و گوێشی ناداتێ و لە عوقوبەی خوا ناترسێ و بە تەمای پاداشتی خوۆش نییە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگادارمان دەکاتەوە یادمان دەخاتەوە دەفەرمێ إن الله يحب العبد التقي الغني الخفي لصحيح مسلم دا فرمودەکە هاتووە خوای پەروەردگار ئەو کەسەی زۆر خۆش دەوێت کە بەندەی ڕاستەقینەی خوایە 3 سیفەتی هەیە التەقی زۆر خۆپارێزە لە حرام زۆر سنوورەکانی خوای پەروەردگار دەپارێزێ زۆر پابەندە بە شەرعی خوای گەورەوە الغەنی خوای گەورە بەسەری کردوێتەوە الحەمدولله دەوڵەمەندە دەستی بەخشندەیی هەیە دەستی وەرگرتن و سوالکردنی نییە بەڵام الخەفی حتا بڵێ لە بینی خۆی خوادا خواناسە خۆپارێزە لە حرام چاکەکارە هەروەها ئەلغەنی الحەمدولله هەبووە دارایە بەخشندەیە زەکات دەدا خێر و خێرات دەکا مزگەوت دروست دەکا قوتابخانە دروست دەکا یارمەتی فەقیر و هەژار و هەتیوان دەدا بەڵام ئەلخەفی خۆی گومناو کردووە خۆی دەشارێتەوە نایەوێ هەموو خەڵکی بەشتەکانی بزانن ئەوەی کە فەرز بێ ئێستا نوێژی فەرز وا باشە لەبەر چاوی خەڵک بکرێ ئەوە تا نوێژی فەرز لە مزگەوتە بە کۆمەڵ بیکەی با دروشمەکانی خوای گەورە ئاشکرا بن زەکاتی شت داوەتەناند ئەگەر ئاشکراش بێ بۆ ڕیاد نەبێ مانیع نییە چونکە فەرزە حەجت کردووە فەرزە عومرەت کردووە کە فەرزە و یەکەم جارتە ئاشکراش بێ ئاساییە بەڵام ئەو شتانەی کە سونەتن جیاواز لە فەرزەکان زیاد لە فەرزەکان ئەمانە پشاریتەوە باشە تۆ شەو نوێژت هەیە تخوا حەیف نییە بچی لای خەڵک باسی بکەی بەداخەوە لە دایان خەڵک دەبیستین وەڵا لەخوا بەزیابێت چەند ساڵە شەو نوێژم نەفەوتاوە ێ بۆ خەڵکی باز دەکەی ئەلخەفی هەیە خێر و خێراتێکی هەیە یارمەتی هەتیوێک دەدا مانگانە یارمەتی ماڵە هەژارێک دەدا لەوانەیە لە 50 شوێن بیجێڕێتەوە هەر بۆی هەڵکەوێ منیش ئەوەندە یارمەتیە لە فڵان ڕێکخراو یان بۆ خۆم دەدەم بە ماڵی منداڵی بێباوک یان بۆ هەژاران یان بۆ قوتابیان ئەوەندەم تەرخان کردووە با هەدبێ ئەلخەفی مادەم سەدەقاتی سونەتە با لە نێوانی خۆت و خوادا بێ هەیە 6 جار عومرەی کردووە
ژن و پیاومان بینیوە شوێن نییە لێی باز نەکە کە ئەوەندە حەجی و سونەتم کردووە ئەوەندە عومرەی سونەتم کردووە باشە لێگەڕێ بۆ دەبێ هەموو شتێکت هەر ئاشکرا بێ کابرا دەچێت بۆ عومرەیەکی سونەت تەواف دەکا هەر سێڵفی دەگرێ دوعا دەکا هەر سێڵفی دەگرێ دەگریا دەبێت ڕسمی بگرن دوعا دەکا لە مزگەوتە هەر دەبێت ڕسمی بگرن ێ باشە کامیرەی خوا چاوی لێت نییە نایگرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە ئەو عەبدەی خۆش دەوێت یحب بەردەوام خۆشەویستی خوات بەسەرا دەبارێ تەقواکار بی هەروەها خوای گەورە ڕەحمەت پێ بکات دەستی سواڵت نەبێ دەستی دەوڵەمەندیت هەبێ و بەخشندە بی بەڵام ئەلخەفی زۆر خۆت ئاشکرا مەکە با زۆر کردارت هەبێ لە نێوانی خۆت و خوادا شاردراوە بن با هەموو شتێکت ئاشکرا نەبێ با تووشی دەمامەکداری و ڕووپامایی نەبی ئەمە لە بواری دینداریدا لە بواری سەخاوت و بەخشندەییدا لە بواری چاکەکاریدا کە بەرهەمی قیامەتی لێ هەڵدەگری مرۆڤی دەمامەکدار لە بەرهەمی قیامەت بەداخەوە مەحروم دەبێ و دڵ و دەرونی لە دنیادا ئاسوودە و ئیسراحەت نابێ دووەم میلەتی دەمامەکدار سیستمی سیاسی و حکومڕانی وڵات وا لێ دەکا کە کاربەدەستان خراپ بن و تەواوی سیستمی سیاسی وڵاتەکە تێک بچێ و هەمووان ناڕەحەت بن میلەتی دەمامەکدار لای کاربەدەست مەدحی دەکا کە هاتە دەرەوە زەممی دەکا ئەوانەی کەوا شێر دەخۆن لە دەرەوە وەک فیلەکەی خاوەنشکۆ کە چوونە حزوری پاشا و دەسەڵاتدار و فەرمانڕەوای وڵات لەوێ ئەو پەڕیستایشی دەکەن لەڵام قوربان هەموو خەڵک ڕازیە خوا دەست بە باڵتەوە بگرێ خوای گەورە کورسی و پلە و پایەت بپارێزراو بکە خوا تۆمان لێ نەستێنێ و بۆمان بێڵێ بەڕاستی عالم لەسەر دەستی تۆ هەر حەساوەتەوە کەچی کە دێنەوە ماڵەوە کەچی کە پشت هەڵدەکەن وانین لە صحیحی بوخاریدا فەرمودەکە هاتووە بە ژمارە فەرمودەی 7178 کە ئیبن عومەر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی لە بابی بێ دەفەرمێ أن ناسا قالوا له إنا ندخل على سلاطيننا فنقول لهم بخلاف ما نتكلم إذا خرجنا من عندهم قال ابن عمر كنا نعد هذا نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی عومەر کۆمەڵە خەڵک چوونە خزمەتی و عەرزیان کرد قوربان ئێمە دەچینە لای بەرپرسەکانمان ئەچینە لای فەرمانڕەواکانی وڵاتمان دەچینە لای بەرپرسان لە خوارێ بۆ سەرێ فنقول بخلاف ما نتكلم إذا خرجنا من عندهم قسە دەکەین بە پێچەوانەی ئەو قسانەی کە لە دەرەوە لە ماڵەوە لە بازاردا لە شوێنی کارماندا دەیکەین کە دەچینە لای ئەوان مەدحیان دەکەین کە دێنە دەرەوە زەمیان دەکەین ئایا ئەمە هیچ خراپەیەکی تێدایە ئەمە بە گوناه حیسابە ابن عمر فەرمووی كنا نعد هذا نفاقا على عهد رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی ئێمە لە زەمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە لە خزمەتی دابووین کەسێک ئەم ڕەفتاری هەبوویایە بە دووڕوویی و بە نیفاق حساب دەکرا لەسەری دەیانگوت فڵان کەس دووڕووە لە لای کاربەدەستان قسەیەک دەکا کە چۆ ماڵە قسەیەکی تر دەکا بۆیە زۆر زەرورە ئینسان لە لای کاربەدەستان حەقیقەت و ڕاستەقینەی وڵاتەکە بڵێ چونکە ئەوان کاربەدەست هەر دوو گوێی هەیە هەر وەک تۆ مێشکێکی هەیە هەر وەک تۆ دوو چاوی هەیە لەوەچی هەر نیوەی ژیانی فریای ماڵ و منداڵ و بەرژەوەندیەکانی خۆی کەوێ نیوەکەی تری ناتوانێت بەسەر هەموو وڵات ڕابگا بەسەر هەموو سیستمی سیاسی و بەڕێوەبردنی وڵاتەکە ڕابگا پێویستی بە کەسانێکە کە چوون بۆ لای حەقیقەت و ڕاستیەکانی پێ بڵێن وی ئەوان ئەگە بە دڵسۆزیەوە جوانیەکانی بۆ باسکەن بڵێن ئەلحەمدوللا لە وڵاتە ئەمانە هەیە بەڵام ئەم کەم و کوڕیانەش هەیە بەهار لە ئەژنۆ نییە و هەموو خەڵک تێر و تەسەل نییە و لەوە چێت جەناب تەنها خۆت و دار و دەستەکەت باش بن ئەوانەی کەوا بە دڵی جەنابەت مەدحت دەکەن بەڵام بەخوا خەڵکی تر بە ئاشکرا پێت بڵێن خەڵک ڕازی نییە لێت خەڵک نەعەدالەتی و گەندەڵی دەبینێ خەڵک لە بەڕێوەبردننی وڵاتەکە نیگەرانە بە ئومێدی خوا جەنابەت دەستی خێرت هەبێ لە چاکسازیدا و چاکی بکەیت بە زمانێکی شیرین بە زمانێکی نەرم بە زمانی نوسح و نەسیحەت ئاوا بە فەرمانڕەوا بوتری و عیبەکانی بخرێتە بەر چاو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ تولى الحجاج العراق وهو عاقل كيس حجاجی کوڕی یوسفی سەقەفی بوو بە فەرمانڕەوای عێراق کاتێک کە بوو بە کاربەدەستی عێراق سەرەتا کەسێکی زۆر ژیر بوو حەجاج کەسێکی زۆر وریا بوو زۆر ژیر بوو زۆر وریا بوو زۆر جوان کاروباری عێراقی بەڕێوە دەبرد فما زال الناس يمدحونه خەڵک چوون بۆ لای ئەوەی دەچوو بۆ لای ئەوەندەی مەتەح دەکرد ئەوەندەی بە باڵایە هەڵدەوت
ئەوەی دەچون بۆ لای دەمامکدار بوون، یعنی تەنها ئەوەیان دەوت کە حەجاج پێی خۆشە. هەموو مرۆڤێک حەزی بە مەدحە، ئەوەندە مەدح دەکرد لە ڕووی خۆی حتا ساڕە ئەحمەقە تائیشەن سەفیهەن. والله هەر ئەو خەڵکی عێراق ئەوەندە مەدح کرد ئەوانی کە دەرباری بوون، کە میوانی بوون، کە زانای ئاینی بوون، کە فەرمانڕەوای خوارێ بوون، کە دەچوون بۆ لای ئەوەندە مەدح کرد حتا کردیان بە پیاوێکی دەبەنگی دڵڕەقی نەزانی نەفام، خۆشی لەناوبەرد، عێراقیشی لەناوبەرد، مێژوێکی ڕەشیشی بۆ خۆی تۆمار کرد. بەڵام کاربەدەستان کاتێک کە ئینسان نەسیحەتیان دەکا دەبێت بەبێ تەجریح و تەشهیر و سووی ئەدەب بێ. برینداری مەکە، کەسایەتی مەڕوشێنە، گوێنی پێمەدە، تەشهیری پێمەکە، ئینسان ئەدەب بنوێنێ لە ئامۆژگاریەکانیدا بە زمانی نەسیحەت نەک فەضیحەت ئامۆژگاری کاربەدەستان بکە. دکتۆر هێمن خورشید لە دیوانی شوشەدا لە لاپەڕی 29دا باسی ئەو کەسانە دەکا کاتێک کە دەچنە لای فەرمانڕەوا، کاتێک کە دەچنە لای فەرمانڕەوایە، فەرمانڕەوایەکی تازە هاتووە، فەرمانڕەوای پێشوو ئینقلابی بەسەرا کراوە، کوتەدا کراوە، لابراوە، ڕوخێندراوە، ڕژێمە دیکتاتۆریەکان، ئەمەی کە دێ بە حساب چاوەڕێی چاکەی دەدەکرێت. دکتۆر هێمن خورشید لە دیوانی شوشە لە لاپەڕی 29دا دەڵێ بەتایبەت زانە ئاینیەکان، کەسایەتی کۆمەڵایەتیەکان، ڕیشسپی و پیاماقوڵەکان کە دەچن بۆ لای ناڵن قوربان دەرز لە ڕابردوو وەرگرە. ئەو فەرمانڕەوایی پێشتۆ کە بە زەبر و زەن خۆی چەسپاندبوو چونکە دادپەروەر نەبوو، چونکە ستەمکار بوو، ئەوە چارەنووسی بوو. بە ئومێدی خوا چاوەڕێیمان لە جەنابەت هەیە، دادپەروەری بچەسپێنی لە کۆمەڵگادا، گەندەڵی بنەبڕکەی، کەمیکەیەوە سفریکەی، دڵسۆزان لە خۆت نزیککەیتەوە، ماستاوچیان لە خۆت دوور خەیتەوە، دڵسۆزان خەڵات بکەی، خراپەکاران سزا بدەی، بۆی هەمومان بە ئەمن و ئەمانەوە لەم کەشتی وڵاتەدا بژین. ئەڵێ ئەوان وا ناڵێن، دەڵێن گەر تۆ نەبی ژیان دەمرێ، گەر تۆ نەبی بەکاربەدەستەکە دەڵێن گەر تۆ نەبی ژیان دەمرێ، گوڵەباخ خۆی ڕەشپۆش دەکا و لە جیاتی گوڵ دڕک دەگرێ، گەر تۆ نەبی ئیتر قەت باران نابارێ، لە جیاتی ئاو لە ئاسمانەوە ئەم جارە تۆ پەڵە قوڕ دێتە خوارێ. جەکەبراک ئەوەندەی مەتەحکەی جارێک دوو جار دەجار بڕواتان هەبێ دەبێتە فیرعەون، وا لە کەوڵی خۆی دەچێتە دەرەوە، ئەڵێ وەڵڵا برا من نەبم ئەو عالەمە هەمووی دەمرێ لە برسانار و بارانی ڕەحمەت لە ئاسمان دەگیرێتەوە، کەواتە دیارە من هەموو شتێکم. ئیتر ئەمجا خۆی دەکا نەعوذ بالله بەخوای ئەو میلەتە و ئەویش وەک دیکتاتۆرەکەی پێشوو خەڵکی دەچەوسێنێتەوە. سێمیان زەواج بە دەمامکەوە مەکە. دەچی خوازبێنی ئافرەتێک، مەڵێ دەوڵەمەندم، مەڵێ کەسایەتیم، مەڵێ پلەی حیزبیم وایە، مەڵێ لە عەشیرەتی فڵانم، مەڵێ ئەوە شۆخ و شەنگیمە، بڵێ وەڵڵاهی ئەوەم کە هەم بەبێ زیاد و کەم وەکو خۆی. ئافرەتێک خوشکێکی بەڕێز، ئەو تا خەڵک ناوێت ئافرەتی ئەم سەدەمە بخوازێت چونکە نازانێت دەم و چاوی چۆنە، مەگە دەڵێن بەیانیان زوو بچی کە تازە لە خەو هەڵدەستێ، یان کاتێک کە تەعزیەیەک شیوەنی کەسێکی نزیکی هەیە دەمە ماسکەکەی پێوە نەبێ. بۆیە وەکو خۆت نیشاندا، بەو شێوەیە خۆت نیشاندا کە هەی لە کاتی زەواجە بۆ ئەوەی دوایی تووشی گلەیی و لۆمەی بەرامبەرەکەت نەبی. چوارەم دەوڵەمەندی دەمامکدار. ئێستا کەسانێکەن لە بازاڕەکانی کوردستاندا لە جیهاندا فێر بوون، کابرا دەبینی جلوبەرگێکی زۆر گرانبەها، ئۆتۆمبیلێکی زۆر گرانبەهای چەند دەفتەر دۆلاری، بینایەکی گرتووە کۆمپانیای فڵان، دام و دەستگا، مێز و کۆمپیوتەر و چەندەها کارمەند، ئیشی پرۆژەی هەیە، پارە لە خەڵک وەردەگرێت، دوای هەر لە پارەی خۆی دەیداتەوە. یعنی عەقڵی کابرا خۆی دەزانێت وەک مەنزەڵەکەی مەلای مەشهور کە ئەمە بەخواهی ئەوە نییە، دەفتەرێ دۆلاری داوەت هێڵە مانگی 20 وەرەق خێرت دەدەمێ، خۆی دەخەڵەتێنێ، ئەینا ئەزانێ دەفتەرێ دۆلار 20 وەرەقە لە ماجیەکە خێر ناکە، بەڵام بە تەماحەکە ئەم بۆ ئەوی دەجێڕێتەوە عالەم لە خۆی کۆ دەکاتەوە. ئەمە خۆی هیچ نییە، خۆی ئیفلاسە، زۆی هەژارە، هیچی نییە. بەڵام بەو شێوەیە دەمامکێکی بۆ خۆی دروست کردووە کە خەڵک وا دەزانێت ئەمە سەرمایەدارێکی گەورەیە، خاوەن کۆمپانیایەکی ناودارە، حتا لە کتوپڕادڵەن تەقیەوە و فڵان کەس وەڵا ئەوەندە ملیۆن دۆلاری ئەو خەڵکی برد و هەمووی تاڵان کرد و هەمووی داغان کرد. وە ئاگال لێبێ هەر کەسێکت بینی بە جلوبەرگی جوان، بە ئۆتۆمبیلێکی گرانبەهای جامڕەش، بە باڵەخانەیەک و قەتعی کۆمپانیا و ناو نیشانێک، ئەزیزم نەخەڵەتی، ماڵی خۆتی مەخەدەست، متمانەی پێمەکە، شتی لێ مەکڕە، لەگەڵی تێکەڵاو مەبە، خەڵکیم هان مەدە بڕۆن مامەڵی لەگەڵ بکەن و دوای خەڵک بێتە سەر تۆ وەکو بینیومانە. پێنجەم سیاسی دەمامکدار. سیاسی دەمامکدار
کە باری بۆ کەس نییە، مەبدەئی نییە، بیر و باوەڕی نییە. دکتۆر عەبدوڵڵا پەشێو لە شعرێکە کە درێژە ئێمە کۆپلەیەکمان لێوە گرتووە لە دیوانەکەیدا بە ناوی هەسپم هەورە و ڕکێفم چییە لە لاپەڕی 459دا دەڵێ دکتۆر عەبدوڵڵا پەشێو باسی ئەو سیاسیە دەمامکدارانە دەکات، دەڵێ ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە، ڕووی لە شام بێ کەوڵی شێری لەبەردایە، نەعرەی عروبە لێ دەدا و دەگرمێنێ، ڕووی لە قوم بێ لە ئێران، ڕووی لە قوم بێ زولفەقاری عەلی پێیە و سەری یەزید دەپەڕێنێ. ئەو سیاسیە دەمامکدارانە بەرژەوەندی خوازن، وەفایان بۆ هیچ کەسێک نییە چونکە خاوەنی مەبدە نین. ئەوانە زۆریان دوای مردنیان فایلەکانیان دەردەکەوێت کە جاسووسی وڵاتان بوون، کەسە بە ڕژێمەکانی پێشوو بوون و ڕووی ڕاستەقینەیان ڕۆژێک بۆ میلەت دەردەکەوێت. شەشەم سوالکەری دەمامکدار کە بەداخەوە فەقیر و هەژارێک بۆتە قوربانی، کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە لەم مانگی ڕەمەزانەدا وەڵڵاهی مستحقی زەکاتەکەتە، مستحقی زەکاتی فتر و سەرفترەکەتە، بەداخەوە خەڵک لێی تێک چووە، چونکە کەسانێک دەبینێ ئەوەندە بە کزۆڵی بە ڕەشۆڵی ماڵێکی گرتووە کولانەخانوویەک خەریکە بەسەریا دەڕوخێ، هەموو شتەکانی وا نیشان دەدا کە ئەمە مستحقی شەرعیە، بەڵام لە واقعی شاوانیە. خەڵکەکەش دواتر کە بۆی ئاشکرا دەبێت ئەمە سوالکەرێکی دەمامکدار بوو، ئەمە هەبووە، بەڵام فێری ئەم بەزمە بووە. فەقیرە ڕاستەقینەکەمان لێ تێک چووە، فەقیری ڕاستەقینە کە ئاوا خۆی زەلیل ناکە و ناکڕوزێتەوە و نالاڵێتەوە، بۆتە قوربانی ئەو سوالکەرە دەمامکدارانەی کە بەو شێوەیە خۆیان نیشان دەدەن و زەلیل دەکەن و لە ڕاستەقینەش داوانین. چاو لێ دەمامکداری چ مەترسیەکی هەیە بۆ سەر کۆمەڵگا لە هەموو بوارێکەوە. ئەوانی کەوا لە فەیسبووکە حوتەم دەمامکداری فەیسبووک، ئەوە ئێمە شکردی نازانین و لەوانەیە ئەو گەنجانە بیزان و بیستبێتان لە فەیسبووکە هەیە کوڕا خۆی دەکا بە کچ، پەیوەندی لەگەڵ چەندەها کوڕ دەبەستێ، گفتوگۆ دەکا، ئیتر دواتر حەیای دەبا، داوای پارەی لێ دەکا، هەیە کچە خۆی دەکا بە کوڕ. لە کتێبێکە بابەتێکم خوێندەوە زۆر سەرنجڕاکێش بوو. لەو کتێبەدا دەڵێ مامۆستایەک کەسێکی زانا و پیاوێکی بە حرمەتی وەکو جەنابتان کەسێک دەچێ بۆ لای، ئەڵێ مامۆستا هاتووم بەڕاستی وێرانم. ئەویش دەڵێ پیاوت کوشتۆ بە سوعبەتێکەوە بۆی کە تۆزە فەرەحی بخاتر لەوکەڵە پیاوی پیاو کوشتن نیم. ئەڵێ تەعەدال لە ناموسی خەڵک کردووە، دڵە بەخوا ئەوەشم پێ نەکراوە شکول لەوانەش نیم. ئەڵێ ئەی بەهۆی چیەوە؟ ئەنتەرنێت سەرگەردانی کردم. مامۆستاکەش پێی دەڵێ ئەنتەرنێت کەس سەرگەردان ناکە، ئەنتەرنێت بەهرەیەکە، خەڵاتێکی خوایە ئەگەر بۆ چاکە بەکاری بێنی. ئێستا ئێمە لەڕێی ئەم سۆشیال میدیایەوە دەنگمان بە جەنابتان لەم مزگەوتە بچکۆلەدا بە ئەمەندە خەڵکە دەگا، بەڵام لەڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکەمانەوە بە هەزاران خەڵک ئەم وتارە دەبینێ، لە هەموو وڵاتی دنیا دەیبینێ. ئەمە ڕەحمەتی خوایە، ئەمە بەرەکەتی خوایە. هیچ کاتێک ئینسان ئەوەندە ناتوانێت داوا بانگاز بکە وەکو ئەمڕۆ. ئەڵێ درێژی نەکەینەوە بەسەرهاتەکەی، وتی وەڵڵاهی شەوێک ئێمە خانووەکەمان دوو قاتە، من لە قاتی خوارەوە بووم، خوشکەکەشم لە قاتی سەرەوەی و دایک و باوکومانیش لە ژووری خۆیان داخەوت بوون، هەر یەکەمان لە ژووری خۆمان بووین. لە نیوەی شەودا لەسەر ئەنتەرنێت لەگەڵ کچێکە قسەم دەکرد کە بە حساب کچ بوو، ناوی خۆی نابوو فریشتە، منیش خۆم ناو نابوو فارس. ئەدڵێ گفتوگۆمان دەکرد، وتم بۆی کە دڵنیابم کچی هەر بەنووسین وێنەی خۆتم نیشاندا، وتی ناتوانم لە بەربواری کۆمەڵایەتی و دواتر تۆی کوڕ سووی ئیستیغلالم بکەی ئیستیفادەم لێ بکەی و هەڕەشەم لێ بکەی، ناتوانم خۆم نیشاندەم. ئەڵێ لە دواییدا وتم تەنها شوێنێکی جەستتم نیشاندا، ناچارم کرد بە قسەی خۆش سینەی خۆی بۆ کردمەوە، سنگمەمکی دەرکەوت و من تەماشام کرد. ئەڵێ لە دوای ئەوەوە وتی باب شوێک بدەم دواتر وەرەوە خەد. وتم زۆر چاکە، منیش دەچم قاوەیەک دەخۆمەوە. وتی منیش دەچم قاوەیەک دەخۆمەوە. هاتمان بەدباخەکە بە بێت چرپە دەرگام کردەوە، سەیرەکەم خوشکەکەشم لە قاتی سەرەوە هاتە خوارەوە بە بێت چرپە خۆی کرد بە مطبەخەکەی. وتم چیەکەی؟ وتی قاوەیەک دەخۆمەوە. وتم ئەی تۆ؟ وتی وەڵام منیش قاوەیەک دەخۆمەوە. خورپەیەک بە دڵما هات. ئیتر بە ڕاستەوخۆ پێم وتم تو ئەو خوایە تۆ فریشتەنی؟ سڵەمیەوە وتی ئەی تو ئەو خوایە تۆ فارزنی؟ وتم بەرەوەڵە. لێک ئاشکرا بووین ئەوەی کە خەریکی دڵداری بەیەکەوە دەکەین خوشک و براین. بەڕێزان دەڵێ زۆر پەشێو حاڵ بووم، زۆر پەشێو حاڵ بووم لەو کاتەدا بڕیارمدا کە سەری خۆم هەڵگرم. بەڵام لە دواییدا دایکم ئامۆژگاری کردم، مامۆستا ئامۆژگاری کردم کە بە هەر شێوازێک بێ زەواج بکەم ئەوە بابەتەم لەبیر بچێتەوە. بەڵام خوشکەکەم خۆی سووتاند و منیش لە هاوسەرم جیا بوومەوە و مامۆستاکەڵ سەری خۆی هەڵگرت و بێ سنوور
ماڵەکانیان سەرگەردان بوو کەواتە دەمامەکداری بەدبەختیە بۆ دنیا بۆ قیامەت خی گەورە لەو بەڵا گەورەیە بمان پارێزێ و ڕەحم بە هەموو لایەکمان بکە ڕووی ڕاستەقینەمان هەبێ سەرفرازی دنیا و قیامەت بین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه